بەڵێ بەهار من لە خورماڵم دیارە لەلایەن تیمێکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە پشکنین دەکرێت بە هاوڵاتیان ئەوەی ئەیبینن تیمەکەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەیە کە لە ناو بازاڕی خورماڵدا دەگەڕێن تاوەکو پشکنین بکەن بە هاوڵاتیان دیارە ئەو پشکنانەی کە لە دیمنەکان ببین پشکنینەکەن بە هاوڵاتیان بە لوت بۆ ئەوەی کە پشکنیان بۆ بکەن و دڵنیا بنەوە هاوڵاتیان لەوەی کە توشبی بەوەستەکەن یاخود ناوە دواتریش ئەنجامی پشکنینەکان وەربگرنەوە من بۆ قسەکردنی زیاتر لە سەرم بابەتە دکتۆر هاوکار ئیبراهیم لەگەڵە کە سەرپەرشتیاری ئەم تیمێ و هاتون بۆ پشکنینی هاوڵاتیان دکتۆر سەرەتا باس لە ڕۆژی کۆرونا بکەین لە خورماڵ بزانین ڕۆژی کۆرونا لە خورماڵ چۆنا و توشبەکان چین و ئامارەکان چیمان پێڵێ سەرتا بەخێر بێن ئێمە ماوەی سێ ڕۆژە هەڵمەتێکمان دەست پێ کردووە وەک پشکنینی هاوڵاتیان سەبارەت بە وەرگرتنی سامپلیان تا بزانین چەند کەس توش بۆ لە ماوەی ئەم سێ ڕۆژە نزیکی 250 سامپڵمان گرتووە و نردوومانە بۆ نەخۆشخانەی کۆرۆنای وەفای تایبەت بە کۆرۆنا لە هەڵەبجە. باشە تەنها لە خورماڵە و تەنها بۆ هەموو هاوڵاتیانە یا بۆ چینێکی دیاریکرا بۆ هەموو هاوڵاتیانە بۆ شارستەی خورماڵی خۆشەویست و بۆ دەکانی دەوروپشتیشێتی ماوەی سێ ڕۆژە بەردەوامین ناو بازار گەڕاوین دایرەکان گەڕاوین قوتابخانەکان زۆربەی گەڕاوین هەر کەسێک بێوێت ئێمە پێشوازی لەکەین لە خزمەتین لە شوێنەکانی تر لە ناحەکانی دەوروبەری ئێوە تیمەکانتان دەرچوونی ئەبێت بۆی کە پشکن بکەن بە هاوڵاتیان خورماڵ تێڵە بیارە ئاەتی ئەمەیە لە هەڵەبجەش تیمی تایبەت هەیە دەرچوونیان هەبوو لە نەخۆشخانەی وەفاش بەردەوام پشکنین ئەنجامەدرێت. بەپێی ئەوەی کە ئەم سێ ڕۆژە پشکنینتان ئەنجامداوە ینی پشکنینەکان ئەنجامەکان وەرگیراوەتەوە بۆی بزانن کە ڕێژەی توشبوون چۆنە سەرتا پێم وتی ئەنجامەکان نزیکی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژی پێچێ ئەوانی کە پۆزتیڤن لە ڕێگەی نامی مۆبایلە و ئاگادارەکەن ئەوانش نێگەتیڤن هیچ بەڵام تا ئێستا ئەنجامەکان دەرنەچوون احتیمال دەکات ئەمڕۆ دەرچێت. هاوڵاتیان تا چەند پابەندی ڕێنمایەکانن هاوڵاتیان وڵای بڵێم چی وەکو بەڕادێکی پێویست لێرە خۆتان نەبینن خەڵک ماسک پشت بەکار نایانێ بەداخ باشە کە ئەنجامەکان دەرەچێ وتت ڕێژەیەک لە پشکنینمان کردو بەڵام پشکنینەکە هێشتا دەرنەچوە وات وایە بەڵێ 2 ڕۆژە خەڵکی پشکنین ئەم ڕۆژ 3 ڕۆژە پشکنینەکان دەرەچێتەوە بۆی کە بزانرێت ڕێژەی کۆرۆنا لێرە ئێمە بۆ منە یەکەم ڕۆژ 50 سامپڵمان وەرگرتووە دوێنێ 200 سامپڵمان وەرگرتووە ئەو 50 سامپڵی دوێنێ احتیمال دەکات ئەمڕۆ دەرچێت ئاینیشت ئەوەی پێرە ئەوەی دوێنێش ئینشاءڵڵا باین تەواو بێت. پشکنینەکان بە چی و چین پشکنینی لوتە و بە خوێن ئەکرێت چۆن پشکنینی کۆرۆنایە بە لوت ئەکرێت لە تاقیگەی مۆلیکولێرا ئەنجامەدرێت. هیچ بەڕەپارەیەک لە هاوڵاتیان وەرەگیریان هەم یان نەتوانن بەبێ بەرامبەر جێگەی باس لێرە حەز دەکەم زۆر سوپاسی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە دکتۆر ئازاد دەکەم کە هەموو شتێکی بەبێ بەرامبەر دابین کردووە بۆمان پشکنینەکە بەبێ بەرامبەر ئەنجامەدرێت بۆ هەموو کەسێک. خۆش بێ بەس ڕۆژانە بە چەند کەسەوە و پشکنین بۆ چەند کەسەکە ینی بە تەقریبی لە ڕۆژەکە پشکنین بۆ چەند کەس ئەنجامەدرێت ئێمە وەکو خۆمان ناوبازارە گەڕین شوێنەکان ئەگەڕین یعنی سوپاسی هاوڵاتیان نەکەین ئەگەر بێنە پێش و پشکنەکان بۆ بکەین بەڵام بەداخەوە هەنێ لە هاوڵاتیان پشکنەکە ئەنجام نادەن زەختیشان لێ ئەەکەین ناترین هەنێکیانە فۆبیایان ترسیانێ کە فەخسەکە پشکنەکە بەلوت ئەنجامەدرێت نزیکی 250 پشکنی وەرەگرین ڕۆژانە. بەخێر زۆر سپاس وەک ئاماژەم پێدا لەلایەن تیمێکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە ئێستا هاتوونەتە خورماڵ و پشکنینەکەن بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە پشکنینکەن بۆ هاوڵاتیان و بزانن کە ئەنجامی ڕێژەی کۆرۆنا لە ناو ناحیەی خورماڵە چۆن و دواتریش سەردانی ناحیەکانی تری سنووری پارێزگاکەکەن تاوەکو ڕێژە و ئامارێکی تەواو وەرگن لە ناو هاوڵاتیان.